عێراق هێشتا لە نێو ڕەوشە ئاڵۆز و کێشمە سیاسیەکەدا ماوەتەوە لە پاش ئەوەی کە دەنگدان یاخود هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام درا لەکەی لە دەی مانگی دەی ساڵی 2021 تا ئێستا جگە لە ئەنجومەنی نوێنەران پەرلەمانی عێراق هێشتا هیچ کام لە پۆستەکانی دیکە و حکوومەت پێک نهێنراوە هێشتا کێشمە سیاسیەکان لەنێو عێراقدا بەردەوامی هەیە لەگەڵ ئەوەی کە ناکۆکیەکی زۆر قۆڵ دەوتونند دەبینرێت لە نێو لایەنە سیاسیەکانی عێراقدا دیارە من لەسەرم بابەتە ئەمڕۆ میوانێکم هەیە گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم و چاوەڕێی چی دەکرێت و ئەم ناکۆکیە سیاسیانە و هەروە کاریگەری ئابووری لەسەر عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ نزمبوونەوەی ئاخودابەزینی نرخینەوت سەرباری کێشە سیاسیەکانی عێراق چۆن کۆنتترۆل دەکرێت چۆن دەتوانرێت لەوە ئابوووریەکەوە سیاسەتی ئابووری بە شێوەیەکی ورد ڕەچاو بکرێت لەناو هەموو ئەم کێشانەدا میوانێکم هەیە بەڕێز بورهان شێخرەوف کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەخۆ لێرە لە سۆدۆ ئامادە و میوانی ئێمە گفتوگەکانمان لەگەڵ ئەو دەست پێ دەکەین کاکبورهان زۆر سپاسوامە دەبوو سەرنجی جەناب چییە لەسەر ئەو گۆڕانکاریە سیاسیانی کە لە سەرەتای دەنگدان و یەکلایکردنەوەی دەنگەکان لە عێراقدا تاکو ئێستا سەرباری چەند گۆڕانکاریەک کە ڕوویدا لەلایەن و دەست پێشخەریەک لەلایەن حیزبە سیاسیەکان ڕوویداوە سەڵاو لە بینەرانی خۆشەویست بێعومان وەکو جەنابەت ئاماژەت پێدا هەڵبژاردننی دەی 2021 کەوا نزیکە 11 مانگ بەسەریا تێپەڕیوە تا ئێستا نەسەر و کۆمار هەڵبژێراوە نە حکوومەت پێکێنراوە بە پێچەوانەوە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە بۆ دەکرێت لە وڵاتاندا بۆی کێشە سیاسەکان چارەسەر کە وڵات دەگاتە بن بەس کە حکوومەتەکان شکست دێن بەڵام بەداخەوە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا مەشهەدی سیاسی و ڕووداوە سیاسەکانی عێراقی ئاڵۆزتر کرد میلانەکانی قوڵتر کرد لێکتێگەیشتنی لە نێوان پێکاتەکاندا نەهێشت جاران ئەگەر ناکۆکی و ململانی لە نێوان کورد و عەرەب لە نێوان شیعە و سونە بوو بەڵام ئەم جارە ناکۆکی و ململانیەکان شۆڕ بووە بەناو ماڵەکانیش ماڵی شیعە بۆ خۆیان تووشی گەورەترین لە یەکترازان و ململانی بوونەتەوە ئەوە کاریگەری لەبەسەر هەموو ئەگەری چاکبوونەوەی ئەم لێکترازانە نییە بێگومان هەوڵ و کۆشی دەوێت سەبری دەوێت دیالۆگی نیشتیمانی دەوێت ئەو هەوڵانەی دەوێت کە هەوڵی زۆر درا و دیالۆگ و دەست پێشخەری زۆریش کراوە لە چەندمانی ڕابردە بەڵام بەداخەوە هیچی تا ئێستا ئاکامێکی ئۆتۆی نەبوو بیانگەێنێ بە لێکتێگەیشتن و بەدانیشتنەوەی لە 29 و 30 مانگی ئابی ڕابردووە دیمان بەداخەوە بە ئاراستەیەکدا ڕۆی خوێن ڕژان نزیکەی 30 کەس بوون بە قوربانی نزیکەی 700 کەس بریندار بوون لە پێکدانی نێوان لایەنە شیعەکان لەناو بەغدای پایتەختدا هەموو ئەمانە کاریگەری گەورەیان بۆ سەر عێراق دەبێ ئەمانە بپرسین ئاکامی ئەمە چییە ئاکامی ئەم لێکترازان و ئینزیلاق و بارودۆخە خەتەر و سامناکە چیە بەسەر عێراقدا هاتووە لەگەڵ ئاکامەکەیە هۆکارەکانی چییە تەنها بەرژەوەندیە سیاسیەکان و وەرگرتنی پلە و پۆستە یاخود هۆکاری چیە کام لێکترازان و شڵەژانە ڕوویداوە پرسیارێکی زۆر جوان و وردا بێ چۆن نەخۆشێک دەچێتە لای دکتۆرێک سەرەتا هۆکاری نەخۆشەکەی دەزود ئێمەش دەبێت بە هۆکاری ئەم ململانیە بگرین ئێمە لە ساڵی 2005 لە عێراقدا عێراقی نوێ کە دڵمان پێی خۆش بوو هەموو سەدەستی هەموو عێراقیەکان و هێز و لایەنە سیاسیەکانی عێراق و پێکاتەکان دەستورێکی تازە نووسراوە لە 1970 زیاتری خەڵکی عێراق بە بەڵێ دەنگی لەسەردا ئەوە نەخشە ڕێگەیەکە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی عێراق بۆ ژیان لە عێراقدا کە پێکاتەکانی عێراقیی بەریەک نەکەن بەڵام بەداخێکی زۆرەوە ئەو دەستورە جێبەجێ نەکرا ئەو دەستورە بە ئینتیقائی سێریکراوەکو عەرەبە ئینتیقائی یعنی ئەوەی ئەو بەرگە و بندانەی کە لە بەرژەوەندی پێکاتەیە کە جێبەجێ دەکات ئەو کانتری بەلا دەنێ هێمالیەکەوەی بەسەر کوردات و مادەکانی 140 ئەوانەی تایبەتە بە قانونی نەوت و غازەوانەی تایبەتە بە دروستکردنی پەیکەری دەوڵەتی فیدرالی لە عێراقدا لە مەجلیسی ئیتیحاد و دام و دەستگای دادپەروەری ئەمانە هیچی جێبەجێ نەکرا ئەوانەی لە بەرژەوەندی خۆیان دابوو هەندێک هێز ئەوانەیان جێبەجێ ئەوانە لەن ئەمە ئاکامەکەی بوو ئاکامەکەی لەگەڵ خۆش ئەمە دو ئاکامینێک ئێستا پێگەشتین سەرهەڵدانی هەموو ڕەوتە تیرۆریستیەکانی ئەلقاعیدە دواتر ئەو لەناو برا ڕەودێکی تونتر لەو سەرێڵدا کە داعش بوو ئەمانە هەمووی ئاکامی جێبەجێ نەکردنی دەستور و ئاکامی ئەو بووکەوە هاوسەنگی لە نێوان پێکاتەکانی عێراقدا نەبوو عێراق بۆ ئاراستەدا ڕۆی کە خەس ئیسراحەتی تێنەقا کە بێتەوە بە قوربانی داخوازی خۆسەپاندن و خۆفەرزکردن و سەپاندنی ئیرادە و هەوڵدان بۆ یەک ڕەنگکردنەوەی عێراق وەکو عهدی بائیدی سەدام حوسێن کە دەویست یەک عێراق یەک حیزبی ئەوحەد و القائیدی ضرورە بێ و ڕۆڵی کەسی بەداخەوە ئەمە ڕاستە
وای کردووە لە عێراقدا کە سەقامگیری سیاسی نەبێ ئارامی نەبێ ئەم ئاکام و ئەم ڕووداوانەی لێ بکوێتەوە کە ئێستا ڕۆژانە بەداخەوە دەیبینین. باشە چەند جارێک کوتلەی سەدری هەر لە سەردای دەنگدانەکانی ساڵی پارەوە گەر بکڵین 2021ەوە دەنگداری پێشوەختەکە ئەنجامدرا چەند جارێک هەڵوێستی جیاوازی هەبووە لە دوو هەڵوێستی زۆر جیاوازی ئەویش کشانەوەی کوتلەکەی بوو لە ئەنجومەنی نوێنەران و دواتریش باسی لەوە کرد و خۆی ڕایگەیان کە لە پرۆسی سیاسی عێراقدا دەکشێتەوە بەڵام هێشتا لە نێو مەیدانە سیاسیەکەدا بوونی ماوە. ینی چاوەڕێ دەکرێت هەنگاوی داهاتووی سەدر چی بێت لەگەڵەوەی کە داواشیان کردبوو لە دادگای فدراڵی کە پەرلەمان هەڵبۆشێتەوە بینیمان کە پەرلەمان نەتوانرا لەلایەن دادگا هەڵبۆشێنەوە بۆ حکومەوەی کە کاری ئەوان نییە. ینی چاوەڕێ دەکرێت لە داهاتوودا سەدر هەڵوێستی دیکەی هەبێ. بێگومان ئەمەی کە لە عێراقدا دەیبینین و من زۆر جاستیژوتمە ئەم دیموکراسی کە لە عێراقدا و قپی دەڵین عێراقین و لە دوای 2023 دیموکراسیەتێک نییە لە ئاکامی گەشەسەندن و کامەڵبوونی کۆمەڵگەی عێراقیوە هات بێتە ئاراوە خەڵکەکە قەنەعەتی بە دیموکراسی ئەمە ناوەندرێت دیموکراسی نەخێر باش. ئەمەی کە لە دەرەوە وەکو زۆردار لایەن عەرەبیەکان ئەڵێن ئەم ئەمە بە زنجیری دەبابەکانی ئەمریکا بەسەر عێراقا فەرزەوەی ناوان قابل و ئامادە نین ئەمە لە عێراقدا جێبەجێ بکرێت کە باسی فیدراڵی دەکەی باسی دابەشکردنی دەسەڵات دەکەی زۆر هێزوو لایەن تا ئێستا ئەمە ڕەت دەکەنەوە و ناچنە ژێرباری و ئەمەی کە دەبینرێت یعنی کە باسی هەڵبژاردنەکانی سەدر کرد لەکوێی جیهان و لەکوێی دیموکراسیەدا بووە هێزێک یەکەمی هەڵبژاردنەکان بێ لە بریەوەی حکوومەت تەشکیل کایان ئەگەر حکوومەتی بێتە سێل نەکران بێ بە هێزێکی ئۆپۆزیسیۆن لەناو ئەنجومەنی نوێنەران بەڵام دەست لە کار بکێشێتەوە کورسیەکانی جێبێڵێ و ڕەممە نەبیستوە ئێمە ڕۆژانە چاودێری بارودۆخی سیاسی عێراق ناوچەکە دنیا دەکەین شتیوانە بۆ هێزێکی سیاسی کورسیەکانی جێبێڵێ بڵێ وەڵام من خۆی لە عرف و یاسا و سیستەمی دیموکراسیدا هێزێکە ناتوانێت حکوومەت پێک بێنێت لە 30 ڕۆژە لە ئەوەی کە دەستورەکان دیاری کردووە ئەبێ بە ئۆپۆزیسیۆن هێزی دومی حکوومەت تەشکیلەکە بەڵام ئێمە ئەممان قبول نییە دەڕۆین ئەبین بە ئەوەی کە خۆیان زۆر جار بە ئاشکراوتێن نێمە ڕۆین نەبین بە ئۆپۆزیسیۆنی شەقامەکان لە شاریعەکانەوە ئێستا ئەمان ئۆپۆزیسیۆنی شەقامن بەڵێ ئێستا ئەوەی کردیان ئەوەی بینیمان نوێژەکانی جمعە یەکگرتوو کە لەسەر شەقامەکانی بەقا کردیان ڕووداوەکانی 29 و 30 ئاب کە خوێنی لێڕژرا پەرلەماردانی دامودەستگای تەشریعی عێراقدا ئەنجومەنی نوێنەران و ئەوەی دیمان مناڵ و خەڵکی شەقامەکان لەسەر کورسەکانی ئەنجومەنی نوێنەران دانیشتون نێرگەلەیان دەخواردەوە و سوکاتیان پێدەگرت پەلاماردانی محکەمەی ئیتیحادی و دامودەستگای داد پەروەردیمانە فەرزکردنی ئیرادە و خۆسەپاندنە و بەدەرە لە یاسا و ڕێسای دیموکراسی چاوەڕێی ئەمە دەکرێتەوە لە سەدر دووبارە شەقام بەکاربێنێتەوە یان فعلەن کشاوتەوە لە سەدر ئەوەی کە ویستی بۆی جێبەجێ نەکرد فەرزی کا بەسەر محکەمەی ئیتیحادیدا نەچۆ ژێرباری ئەوەی کە بینیمان لە دانیشتنەکەی دوێنیانە بە ڕوون و ڕاشکایی و ئەوان هەرچەنە ئەمە دوێنە ڕایان گەمە پێشتریش ئەوە لێدوانیاندا بووکە سەلاحیەت و دەسەڵاتی دادوەری نییە کەوا ئەنجومەنی نوێنەران هەڵبۆشێنێتەوە هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی نوێنەران ڕێکارەکانی یاسایی لە دەستوری عێراق هاتووە لە قانونەکان هاتووە کە چۆن هەڵە بەشێتەوە سەیەکی مەجلیسی نواب و ئەنجومەنی نوێنەران دەنگ بدەن ئەتوان خۆیان هەڵبۆشێنەوەیان خۆیان حەل بکەن یان سەرۆک وەزیر و سەرۆک کۆمار داوا پێشکەش بکەن و ئەنجومەنی نوێنەران پشتی بۆ حاڵان دەگەن بدەر ئەمە لەمە شتێکی تر نییە لە شەقامەکانەوە بڕیاری لەسەر بدرێت ئێستا ئەوەی کە دەکرێت لە جارێکی تر وەکو پاشگەز بێتنەوە لە دەست لە کارکێشان و ئیستیقالی نائیبەکانیان لە ئەنجومەنی نوێنەران دەعوایەک پێشکەش کراوەکە ئەو دەست لە کارکێشانەوە لەوە یاسایی یان یاسایینی ئەگەر یاسایی نەبێ جارێکی تر شەنسی ئەویان دەبێ بگەڕێنەوە بۆ ئەنجومەنی نوێنەران بەش 28 ئەم مانگەی دیاری کردووە محکەمەی ئیتیحادی عێراق کە سەیری بکات باشە ینی باز لەوە دەکرێت یاخود ئەندامانی ئەنجومەنی نوێنەران خۆیان لە ئاستی خۆیانەوە باز لەوە دەکەن وەکو دەنگۆکیش بڵاو دەکرێتەوە کە لە دوای چلەی ئیمام حوسێن کە هەفتەی مانگەکە هەفتەی لوولەکە بە دیاریکراوی دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران دەست پێ بکاتەوە ینی چاوەڕێ دەکرێت ئەم دانیشتانەوە بە ئاسانی دەست پێ بکاتەوە قورس ئەم دانیشتانە دەست پێ بکاتەوە چونکە ئەوەی کە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاندووە و بە ئاشکرا و توتی هەڵێ ئەگەر دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەرانی دەست پێ بکاتەوە باسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێکەنانی کابینی حکوومەت نەکات باسی تەشریعات بکە باسی شتی ڕۆژانە و لجنەکان ئەمانە کارکران دەبێت تاکو و تاوەکو هەماهەنگیەک تاکو و ڕێککەوتنیەک لەگەڵ ڕۆتی سەدرا دێتە ئاراوە چونکە ڕۆتی سەدر هەڕەشەی ئەویان کردوونیان شاردوتەوە و کەچەندە ئەوان
لە دوای ئەحداسەکانی 29 بەوە بڕیاریواندا کە سەماحەتی سەیسەدرکەوە دەست لە کاری سیاسی بەرئەدا و اعتیزالی سیاست دەکا و تەنانەت پێکەکانیان لە تویتەر خۆشی و وەزیری العێراقیش کە تەوجیهاتەکان بڵاو دەکاتەوە حسابەکانیان داخست بەڵام دوای 2 ڕۆژ خستیانەوە گەڕ جارێکی تر. یعنی ئەوان ئەو هۆشداری ئەویان داوە کە چاوپۆشی ناکەنەوە لە ماڵەکانیان دانانیشنەوەەوە بە ئاراستێکی تر نارن ئارامی سەقامگی لە عێراقدا بێگەر ئەوان بەشدار نەبنیان ڕئیان نەبێت لە دەستنیشانکردنی سەرۆکوەزیری ئایندی عێراقدا لەبەرەوە بە ئاسان نابینێت بەبێ ئەوەی کەوا سەدرەکان بهێندەوە ناو ئەم هاوکێشە سیاسیە بە جۆرێک لە جۆرەکان هەماهنگگیەک لەگەڵیاندا بکرێت. باشە هەردوێ دێ نوێنەرێکی تایبەت لە ئەمریکا گەشتەوە عێراق بەڵام بە جیا لەگەڵ هەریەک لە بەرپرسانی ئیداری هەرێمی کوردستان و عێراق کۆبوو. ئەمە نیشانەی چییە؟ ئەمریکا دەیەوێت ڕۆڵی هەبێت لە ساردکردنەوەی ئەم ئاگرەی کە لە عێراقدا دروست بووە یاخود ئەم کۆبوونەوە جیاوازانە بۆ هێشتا لە عێراق کەسێک نییە کە شاندێکی باڵا لە وڵاتانی دیکەوە بێن ڕاستەخۆ بچنە لای کەسی یەکەم و کەسی سەرەکی لە عێراقدا ئەم کەسە هەیە لە عێراقا بە کەسی یەکەم دابنرێ کەسی یەکەمی عێراقیان لە دەرەوەیاندا لە کاتی پێشوازیکردن لە وەفدە نێودەوڵەتیەکان کەسی یەکەم ئەگەر وەفدێک بێتە نێو عێراق لە ئێستادا کێیە لەم ڕۆژەی عێراق؟ بەڵێ ئەوەی لە ڕووی قانونیوە سەرۆک کۆمار هەیە، سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی، سەرۆکی پەرلەمانە، ئەمانە خۆشوێنەکان کاربڕێکردن بەڵام لایەنە سیاسیەکانیش لایەنە سیاسیەکان کە ئەمڕۆ بڕیارە دەن لەسەر ئایندی عێراق سەرۆک کۆماریش بخۆی نوێنەری لایەنێکی سیاسیە مەسەڵەن سەرۆکی پەرلەمانی سەرۆک وەزیر هەچەنە کاربڕێکەوە و بێلایەنە و حکوومەت ئینتی قالی بووە بەڵام ئێمە بچینە پێشتر لەسەر ئەم ئەحداسانە بۆ وەفدی ئەمریکی هاتووە بۆ بەربەرالەیس کە یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکایە بۆ کاروباری ئەدنە ناو شەرقی ئەقدنام پێش ئەمەش هەنێکی تر دەنگ و باس و هەواڵ لە پێگە سیاسیەکان و ناوەندەکانی هەواڵەوە بڵاو کرایەوە باسییان لەوە دەکرد کەوا عێراق بگەڕێنەوە بۆ ژێر بەندی حەوت ئەو بەندی حەوتە چەند فەقەرێکی تێدایە کە ئەمریکیەکان دەتوانن بگەڕێنەوە دەستوەردەن لە کاروباری وڵاتاندا ئەگەر ئەمن و ئارامی وڵاتان جیهان بکوێتە خەتەرەوە سلمی وڵاتان بکوێتە خەتەرەوە بە عێراقیش بۆ اعتیبارەی بەشێکە لە ئەمن و ئاسایشی جیهان بەشێکە لە ئەمن و ئاسایشی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوە بەسێکە لەم ناوچەکە کە سەرچاوی وزەی جەناب ئاماژە بە ئابووری وزەشدا بەو بیانوە ئەتوانن جارێکی تر دەست لە عێراقا وەردەنەوە گەبێ بە شەڕ و فەوزا هەمومان دەزانین کێشەکانی وزە بەرەوزستانە ڕۆین و شەڕی ئۆکرانیا و ڕووس لەولاوە بۆستی و کێشەکانی تریش کێشە لە عێراقیشا دروست ببێەوە لە چەند ڕۆژی ڕابردووشدا کە هەندێک لە میلیشیاکان چواردەوری بیرەنەوتەکانە داهات نەمان هەموو مەزجور ئاماژەی سام ناکن بۆ سەرچاوی وزە ئەمە باس کرا ئەمانە مەترسی وڵاتانیش بەرژەوەندەکانی لە کاتی مەترسیەوە ئەوە تەواوکەم ڕێکەوتنیکی ئەمنی ئیستراتیجی لە نێوان ئەمریکا و عێراقدا هەیە لە ساڵی 2011 کاتی ئەمریکەکان لە عێراق شەنتەوە ئیمزا کراوە ئەم ڕێکەوتنە لە بەندی 27 یا دەڵێ هەر کاتێک عێراق پێویستی هەبوو بارودۆخی ئەمنی تێکچوو تووشی فەلەتانی ئەمنی ئەو بوو دەتوانێت داوا لە هاوپەیمانان ئەمریکا بکە هێزی چەکدارەوە دەخول بکەنەوە لە عێراقدا ئەم دوو خاڵە هەرتووی خراوە دەست لە سەحافا باس ئەکرێ ئێستا و هاتنی ئەم شاندەی ئەمریکاش لەم کاتدا مەزجێکە بۆ هەموو عێراقیەکان بۆ هەموو لایەنە سیاسیەکان ئەگەر نەتوانن کێشەکانی خۆتان چارەسەر بکەنەوە ئەمریکاش کە خاوەنی ئەم پرۆسی سیاسی عێراقە 4000 جوندی لە عێراقا کوژدووە تریلیۆنەها دۆلاری لە عێراقا سەرف کردو لێ ناگەڕێت تر هەندێک هێزی سیاسی و میلیشیات بیکەن بە مەیدان و گۆڕەپانی شەڕ و یەکلاکردنەوە و دەستگرتن بەسەر سەرچاوەکانی وزەدا ئەمە مەزجێکەوە وا دیارە بە ئاشکرا بە هەموو هێزە لایەنی سیاسەکانی وتووە لە هەرێمی کوردستان لە عێراق بەربەرارێز ئەمەی پێوتووە ئەمە لە سەحافەشە باس کراوە لەبەرەبە ئەمە هەنگاوێکی گرنگ و پرسیارێکی زۆر بەجێ بوو. باشە کەواتە ئەمە بە یەکەم هەنگاودا دەنرێت بۆ ئەوەی ئەمریکا بێتە پێش بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق لە کاتێکا بەرژەوەندی لە نێو عێراقا هەیە. خۆی لە دوای 2023 و 2005 نووسین دەچوو هەموو حکوومەتەکانی عێراق وەکو دەڵێن بە تەبیعی لەدایک نەبوون بە عەمەلیاتی قەسری لە دەرەوە بڕیاریان نەسەردراوە هێزە گەورەکان ئەمریکا ئێران وڵاتانی ئیقلیمی لە دەرەوە بڕیاریاندا و ئیتیفاقیان کردووە جا سەرۆکۆمار و سەرۆکوەزیر لە عێراقدا دەنا بەڵام ئەم جارە ئەم خولی پێنجەمی هەڵبژاردنە تۆزی ئەوان دوورە پەرێز بوون
هامشێک پراوێزێک لە ئازادیاندا بەلایەن عێراقان وەکو تاقیشیان بکەنەوەلوان بزان ئەتوانن خۆیان برن بەڕێوە ئەتوانن سەرۆک هەڵبژێرن توانن کابینەکەن بەداخەوە لە یان زمانی ڕابردووە شکستیانێنا نەیانتوانیوە بەعکسەوە بەرەو بەریەکەوتن خوێنشتنیش ڕۆی یعنی ئێشتا عێراق ئامادە نییە بۆ ئەوەی کە خۆی بەڕێوە بەرێ بەبێ دەزۆرگانی دەرەکی بەتەکید ئەوە بەڵگەکان ئەوە شاهیدی زیندووە واقعی عێراق شاهیدیەوە داکەوە ئەم هێزولایەنە سیاسیانە توانای ئەویان نییە لەم کاتدا بڕیار بدەن بتوان بەیەکەوە دانیشتن دەستوری عێراق و دەستورە جوانەی کە لەیەکێکە لە باشترین و جوانترین دەستورەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خۆیانی لێ دەدەزنەوە ئەو ئاکامەکەیەتی کە دەیبینین خوێنشتنی لێکەوتەوە ئێسش لە ئاسۆ هیچ ئومێدێک دیار نیە بۆ چارەسەرکردنی ئللا مەگەر فاکتەری خارجی گرنگە بۆ عێراق فاکتەری خارجی بتوانێت حەلیەک بەسەر ئەم هێزولایەنە سیاسی باشە کاگوران جنابەت خۆت شارەزای بواری ئابووریشیت دەمێ بزانم لەگەڵ دابەزینی بەهای نەوت لە ئێستادا نرخی نەوت دابەزیوە بەڵام عێراق دەتوانێت لەم ڕەوشەی ئێستادا سوود لەم دابەزینی نەوتە وەربگرێ و سیاسەتی ئابووری لەگەڵ ئەم شڵەژانە سیاسی عێراقدا چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت بەرەو کوێچێت خۆی دابەزینی نەوتەکە بە زیانی عێراق وڵاتێکی نەوت فرۆشە بۆ خۆی نەوت دەفرۆشێ و نەوت بەرهەم دەهێنێت دابەزێت دە زیانی عێراقە بەڵام ئێمە دەبێت کۆی لە چەندمانی ڕابردوودا کە لە عێراقا حکوومەت نەبووە عێراق لەم ئاژاوە سیاسی و حکوومەتی کاربڕێکەرا بووە پارەی باش هاتۆتە خەزیێنەی عێراقەوە بەڵام بەداخەوە نە حکوومەت بووە مەشاریع و پرۆژەی استراتیژی و ژێرخانی گەورە بۆ عێراق بنیاد بنێن و بتوانن عێراق لەسەر پای خۆی بۆزێنەوەی کە نیسە نەوت دابەزیوە ئەمە کۆمەڵی هۆکار و فاکتەری هەیە حچەنە دەستم بەرەو زستان دەڕوین بەرەو وەرزی سەرما دەڕوین لە ئەوروپا و لە ئەمریکا و کە هەمومان دەزانین پلەکانی سەرما لێوە چۆنەوە وزەش بۆ گرانە بێتەوە بەڵام سعرەکەی سەر دەکەوێت لای ئەوان جاران بەڵام ئێستا جارە بە پێچەوانەوە نرخی نەوت دابەزیوە نرخی نەوت ئەوەی کە ئێستا دابەزیە من ئەوەی کە بە چاودێری خۆم دەیخوێنمەوە بڕیارێکی حوڵاتە گەورە پیشەسازیەکەیە ئەمریکا کەنەدا فەڕەنسا یابان بریتانیا ئەمانە بڕیارێکیان داوەکەوە سنوورێک بۆ نرخی نەوتی ڕووسی دابنێن ئێستا ڕووس لە شەڕایە لەگەڵ بەکانیەوە لە شانسی ئەوشدا نەوت و غاز و هەمی بەرز بۆتەوە ئەمە بووە بە ئەوەی کەوا ماشێنی جەنگی ڕووسی زۆر بە ئاسانی بڕواوە نەوتەکانی بفرۆشە و داهاتێکی باشی دەستکەوێ لەبەر ئەوە ئەم حەوت وڵاتە بڕیاریان داوە کە باوقعێکی وا بخۆڵخێنکەوە بتوانن سیعرێک و نرخێک بۆ نەوتی ڕووسی دابنێن کە ئیتر بەو شێوە بەرز نەبێتەوە لەوە زیاتر لی نەکردن ئەگەرم حوڵاتە گەورە بتوانن کە حوڵاتی سنعەتی عیملاقی جیهانن بەدیل بۆ ئەمە بدۆزنەوە نەوتی ڕووسی نەکردن بێگومان ئەمە یەکێکە لە کاریگەریەکانی کە نەوت دابەزیەوە یەکەم هەنگاویش کە کردویانە ئیعازیان بە هەموو شەریکەکانی تەئمین شەریکاتی دڵنیایی لە کوردی خۆمانە پێیان تەئمینی نەقڵ هەموو شەریکات و کۆمپانیەکان هەموو باخیەوەکان تەئمین کراون کە ئەڕۆن ئەو هەموو لە گەورانە خۆتەزانی بای میلیۆنەها دۆلارە وتیان ئەوانەی کە نەوتی ڕووسیان پێ نابێت تەئمین بکرێن کە تەئمین نەکرێ چ ئەوانەش ئەیکردن چ ئەوانەش ئەیوێزنەوە ناشوان ئەو مجازەفە گەورە بە سەرمایەکانیان بە حمولەکانیان بکەن ئەمە هەنگاوێکی یەکەمە کە ئەوان دەینێن هەرچەندە ئەم هەنگاوەش بربەستی لە بەردایە ینی دوو وڵاتی گەورە کە نەوتی ڕووسەکردن هند و سینن ئەوان لە مەدانین ئەوان ئەگەر بەدیل ئەوە پڕ نەکردنەوە بەڵام ئەم هەنگاوی ئەمان هۆکاری سەرەکیە بۆ دابەزین باشە هەر لە مای چەند ڕۆژی ڕابردوودا ئەمریکا بڕیارێکی دا بە گۆڕانکاری لە جیهاندا وڵاتانی بەرهەمهێنی نەوت لەمە دوا گۆڕانکاریەک لە بڕی بەرهەمهێنان و خستنە بازاڕیەوە دەکەن ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئابووری جیهانیەکە بۆچی لەم کاتەیە ئەمریکا بڕیارێکی لەم جۆرەیدا دیاریکاری جۆ بایدن بەڵێ بێگومان لە کاتێکدا کە جیهان بەم قەیرانە قورسە دەڕوا شەڕی ئۆکران و ڕووس ئەوە بۆ مانگی شەشەمێتی درێژەی هەیە و کاریگەری گەورەکانی ئەم شەڕە لەسەر تاک بە تاکی خەڵکی جیهان ینی گەڕ شەڕەکە لوێ بەڵام لە ڕووی ئابوووریەکەەوە بە شەڕێکی جیهانی هەموو هاوڵاتێک لە ئەمریکای لاتینەوە لە ئەفریقاوە لە ئەوروپاوە لەکوێوە لە لیترێ بنزین کە دەکاتە سیارەکە باجی ئەم شەڕی ڕووس و ئۆکرانیدا ئەمریکانیش وەکو خۆیان بە بەرپرسی ئابووری جیهان و ئەو سیستەمە ئابووری کە
بە جۆرێک لە جۆرەکان هەموو بەستراوەتەوە بە ئەمریکا و هەمومان دەزانینەوە سزاکانی ئەمریکا کەس ناتوانێت خۆی لێبداوە بەسەر هەر وڵاتێکدا بیسەبینە بینیمان شێوازەکانی مەسەن لەگەڵ رووسیا لەگەڵ ئێرانە لە ڕابردووە چ کاریگەریکی نیگەتیفی لەسەر ئابووری ئەو وڵاتانە هەبووە ئەوان دەخوازن لە بۆ خۆیان هاوسەنگیەک دروست بکەن تەوازنێک دروستکەن و ئەمریکەکان دەتواناشیانە هەیە بڕیاری وا بدەن چونکە خۆمان دەزانین خەزینی استراتیژی ئەوان لە نەوت و ئەواندا توانای ئەو هەیە و تایزە لە ڕابردوو چەند جارێک ئەویان کردووە کە ئاوا نرخی وزە بەرز بێتەوە ئەوان توانن لە خەزینی استراتیژی خۆیان ئەوەندە بخەنە بازاڕەکانەوە سێرەکان بێن نەخوارەوە. باشە هەر لەسەر دابەزینی نرخی نەوت سەبارەت بە دابەزینی نرخی نەوت پێشتر کە نرخی نەوت بەرز بووە لە عێراق و هەرێمی کوردستانە زۆر گەشتبین بوون بە شتێکی بڕیارێکی لەم جۆرە بە حکومەی هەرێمی کوردستان و عێراق لەژێر باری قرزێکی زۆر هابوون و لە ئێستادا کە نرخی نەوت ئەم دابەزینە بخۆیە دەبینێت ینی چاوەڕێکی لە ئابووری هەرێم و عێراق دەکرێت. بەداخەوە ئابووری هەرێم و عێراق ئابوووریەکە ئەو شەفافیەتەی تێدانیە پابەند نییە بە یاسا ئابووریە زۆرەکان و قسە و باسی زۆر لەسەر کراوە چ لەلایەن هێزی ئۆپۆزیسیۆنەوە چ لەلایەن میدیاکانەوە لە چەند ساڵی ڕابردوودا هەمومان شاهدی زۆر قسە و باس و سو بەزمبین لەسەر ئابووری عێراق و هەرێمی کوردستان و نەبووری ناشەفافیەت تێیدا و ئەوەی کە دەبینینمان یعنی لە بارودۆخی بەتایبەتر هەرێمی کوردستان کە لە بەرزبوونەوەی نەوتەکانە خەڵکی هیچ نابینی بەڵام لە دابەزینەکەی حکوومەتیش هاواری لە هەڵەسێوەڵا نەو دابەزی و موچەکە دواکەوت و چی و ئەمانە هەرچەندە عێراق لەوانەیە لەگەڵ هەرێمدا ئەو جیاوازەی هەبی ئەوان هەندی ئەم کێشانیان نێ ئەوان بخۆیان دەوڵەتن و بەنکی ناوەندیان و توانای چاپکردنی پارەیانێ ڕوبەڕووی ئەم کێشانە نەبنەوە بەڵام ئابووری عێراقیش یعنی بەداخەوە لە ڕەماوەی ڕابردووە لە مەسەلەی ئەوەی مەزادکردنی عملەی سەعب و دۆلار و ئەماندا مەلەفی و گەندەڵی زۆر باسی کراوەکە دەستی ئەمینانە بوون کە یاری پێوەکراوە دەیان و سەدان دۆسیە لەسەر ئەم بابەتانە لە سەحافەکانە نووسراوە ڕوبەڕووی دادگاکان کراونەوە بەڵام ئەم ئابووریە بە هێزەی عێراق بەداخەوە لەم بەرزبوونی و تا پێشتر من ئاماژەم پێکرد بە بۆنەی نەبوونی حکوومەتێکی کارا و ڕەشیدەوە لە عێراقدا بوونی حکوومەتی کاربەرەکە لێتە شاهیدی ئەوە نەبوون کەوا پرۆژەی گەورەی استراتیژی لە عێراقدا دروست بکرێت لە هەرێمی کوردستان بەداخەوە لە هەرێمی کوردستان خراپتر لە عێراقدا ئەمە وابەستەی حکوومەتی عێراقین و بەتایبەتی لە چەندمانی ڕابردووە بڕیارەکانی محکەمەی فیدراڵی عێراق سەبارەت بنەوەوانە دۆخی نەوتی هەرێمی خراپتر کرد باشتری نەکرد هەرمومانە کێشەکان ئاڵۆستر بوونەوەمانە هەمیان بە پێویستیان بە چارەسەر هەیە لە ئەنجومەنی نوێنەران پێویستی بە قانون و یاسای قانون نەوت و غاز دەرکەکە لە 2005 تا ئێستا قرار بوو دەربکرێ و چارەسەر بکرێت تا ئێستاکەش چارەسەر نەکراوە ئەمان هەم پێویستی بە بەدانیشتن هەیە بە تەشریعکردن هەیە بە دەرکردنی یاسا هەیە بە ڕێکەوتن هەیە بە دۆزینی ئالیات و میکانیزمی گونجاو هەیە بۆ ڕێکخستنی ئەمان هیچی خلافی گەورە نین بەڵام بەداخەوە ململانی نابەجیەکان هەوڵدانەکان بۆ خۆسەپاندن و فەرزکردنی ئیرادە و وەلانانی پێکاتەکانی تر عێراقی بەم ڕۆژەی ئەمڕۆگەیان ئەماکەم بە دوا پرسیارم کاک بورهان سەبارەت بە غاچی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕجەیب تەیب ئەردۆغان لێدوانێکیدا کە ئەوروپا بە دیارگای باسی ئەوروپای کرد کە زستانێکی قورس بەڕێ دەکات زستانێکی قورس و سەخت بەڕێ دەکات بەهۆی غازەوە ینی پێشبینی دەکرێت غاز کەم بێتەوە لە جیهاندا خۆی غاز کەم نابێتەوە بەڵام غازی رووسی ئەوەی ئەو کێشەی کە لە نێوان رووسیا و ئەمریکا وڵاتانی ئەوروپیدا لەسەر کاردانەوەکانی شەڕی ئۆکرانیا ڕوویداوەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمەمان بە هۆنەی خەلەلێکی تەکنیکیەوە کە غازی هێڵی ستریمەک وەستاکە لە ئەوروپادا چ کێشەیەکی دروستکردن هەندێک لە وڵاتان محەتەکانی کارەبایان وەستان وەسەش پێشبینی کراوە هەندێک بەنک قوشتە گرنگەکان وەکو احتیاطێک مۆلیداتی کارەبایی بۆ بانکەکانیان دابنێن بۆ دام و دەزەکانیان بێن ترسی ئەویان هەیە ینی ئەم کێشەی رووسیا چارەسەر نەکرێت بێگومان منەوەی لەگەڵ ئەردۆغانە هاوڕا بم کەوا زستانێکی سەختە بێ بەهۆی نەبوونی وزەوەوە دۆزینەوەی ئەڵتەرنەتیڤیش بۆ غازی رووسی یعنی ئەمە شتێک نییە بەدیل بۆ غازی رووسیا بەدیلی غازی رووسی تا ژێرخانی ئەوێ ینی ژێرخانێکی گرنگی ئەوێ کەەوە ساڵەهایە دروستکراوە لە شەو ڕۆژێکا دروست ناکرێت بەدیل و ئەڵتەرنەتیڤ بۆ بدۆزرێتەوە بەڕێز بورهان شێخ ڕەوف کە بەڕێزیان لێرە ئامادەبوون وەکو چاودێرێکی سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوونیت